خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین لە دوای ئەو ڕابوون و سەرهەڵدانەی کوردان لە شەقامەکانی باشووری کوردستانەوە باکوور و تەنانەت وڵاتانی دایسپۆراش بۆ کێشەکانی هەرێمی کوردستان و عێراق خەڵک داوا لە هێزە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانەکە کە ڕێبکەون. دوای چەندین دانیشتن و گفتوگۆ بۆ چارەسەرکردنی چەقبەستوەکان و چارەسەرکردنی کێشەکان بڕیارە بینێ کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوە ئەنجام بدرێت لە نێوان بەڕێزان بافڵ جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی لە پیرمام. هەموو چاوەکان لەسەر ئەو کۆبوونەوەن بۆ ئەوەی دەرەنجامێکی هەبێ و بە دیوێکە دۆخەکە بکەوێت و لەو چەق بەستوویە ڕزگاریان بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ یەک ریزیە لەگەڵ تەباییە وەڵامی بۆ داواکاری خەڵکی کوردستان لە سەرتاسەری جیهان هەبووە بۆ یەک ریزی. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێت چۆن ئەو یەک ریزیە تەوزیف بکرێ بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان. پانۆڕاما ئەو شەو گفتوگۆکە لەگەڵ بەڕێز سەیدا لەتیف نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سەیدا جا بەخێر. زۆر سپاس بۆ دەرفەت. هەمیشە لە کاتە زۆر هەستیارەکانە لەگەڵ جەنابەت گفتوگۆکەی خۆشحاڵ سپاس بۆ جەنابەت. کۆبوونەوەکەی سبەینێ یان پێش کۆبوونەوەکەی سبەینێ ئەوەی کە لە پێشەشی وتم ئێوە وەڵامتان چییە بۆ خەڵکی کوردستان بۆ شەقام کاڵێن هێز و لایەنە سیاسەکان یەک بگرن وەکو ئەوەی کە لە شەقام خەڵکیەکی گرت. دووبارە سپاسی جەناب دەکەم. ڕێزوسڵاو بوو بینەرانی بەڕێز. باسی شەقام هەمیشە ئێمە خۆمان بە بەشێک زانیوە لە شەقام. ئەگەر ئێمە بگەڕنە بۆ ئەو پەیامەی کە جەنابەت ئاماژەت پێدا ینی خۆپیشاندان و ئەو خۆپیشاندانە فراوانەی کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و پارچەکانی دیکەی کوردستان و دەرەی وڵات ئەنجام دەدرا ئەو شوێنەی کە یەکێتی حەزوری زیاتر بووە یان ئەگەر وا بڵێن ئەوەی ناوی لێ بنێن دەڤەری سەوس لەوێ پانتایی و قەبارەی جەمەوار و هەمەڕەنگی ئەوەی چەپکە گوڵەکە هەواڵمەمجە لەوێ زیاتر ڕەنگی دەدایەوە بوو ئەمە ڕەنگی دایەوە لەبەرەوەی ئەوە بەشێکی ئیرادە یەکێتی با بڵێن لەگەڵ ئیرادە هاوبەشە ئیرادە گشتەکە بووە یان دەتوان بڵێن ئیرادەیەکی بەهێزی یەکێتی لەناو ئەو ئیرادەیە بوو کە دوجار ناویان لێنا خۆپیشاندانی ملیۆنی. لەبەر ئەوە یەکێتی هەمیشە بوو یەکریزی بوو تەبایی بوو چارەسەرکردنی پرسی کورد لە هەموو پارچەکانی کوردستان بە شێوازێکی ئاشتیانە و دیموکراتیانە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەنگ بووە وە بوو چارەسەرکردنی کێشەکانیش لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان کەواتە یەکێتی بۆ ئەوە چ هەنگاوێکیە بێ بە تایبەت کە چاوەکان لەسەر سبەینێ چی ڕوو ئەدات وەکەوەی خەڵک ئێڵێت کە کۆبنەوەی لووتکە هەیە. چەند جارێکی دیکە ئەم با بڵێن ساردی و نیگەرانی کەوتوتە نێوان یەکێتی و پارتی یەکێتی دەستی بوو دانوستان و بۆ ئاشتی و بۆ ئەنجامدانی کۆبوونەوە زۆر درێژ بووە. ینی من ئەمە نهێنیەکی کۆبوونەوە شەبەس باسی دەکەم لە کۆبوونەوەیەکە ینی ئەو ڕەخنەیە لە سەرک باڵ تاالبانی گیرەکە تۆ بۆ ئەوەندە زوو و ئەچی بوو هەولێر بۆ پیشاندی پارتی نایەن بۆ ئێرەیان تۆ بۆ لەگەڵ ئەچی لەگەڵ جاری وە لەگەڵ هەندێک ئەندامانی باڵێ تا ئەوە نابێ سەرک باڵ تاالبانی وەڵامەکە لە پێنا و بەرژەوەندی گشتی لە پێنا و یەکریزی لە پێناو تەبایی لە پێناوەی کە ئێمە ڕێک بکەین و باشتر خزمەتی کومەڵانی خەڵکی کوردستان بکەین لە پێناو پێکێنانی حکوومەتێک کە حکوومەتێکی دادپەروەر و خزمەت گوزار بێ باشتر خزمەتی کومەڵانی خەڵکی کوردستان بکە نەک هەولێر بوو دوورترین شوێنی ینی دەرەوەی کوردستانی بشم ئامادەم بچم لە پێناو بەرژەوەندی گەلەکەمان لەبەرەوە یەکێتی هەمیشە ئامادە بووە بۆ دانوستان هیچ کاتێکیش دەرگای دانوستانی دانەخستووە و هەمیشەش دەست پێشخەری کردووە بۆیە بۆ ئەمەی سبەینێش ئەوە ئەتوانین بڵێن درێژە پێداریان تەواوکەری کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو بووە ینی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان چاڕانی ئەوە دەکەن کە ئەنجامێکی ئەرێنی هەبێ یەکێتی جددیە لە
دانوستان ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ینی ناڵێم نهێنیەکان بەڵام ئەوەی کە زانیاری بێ دڵخۆشکەر بێ بۆ خەڵکی کوردستان یەکێتی ئامادەی چی تێدایە یعنی ئەگەر ئێمە بەر لای وەڵامی ئەو پرسیار بدەم سەیری مەشهەدی خۆرهەڵاتی ناوەڕاست بکەین سەیری گۆڕەپانی سیاسی و دیبلۆماسی و تاڕادێک ئەمنی خۆرهەڵاتی ناوەڕاست بکەین دەبینین یعنی لە دووخێکی ئاڵوز و ناسەقامگیردا دەتوانین بڵێن تەشەنجاتی سیاسی و دیبلۆماسی لە هەڵکشاندان دوور نییە بە دوای ئەمە تەشەنجاتی ئەمنیش بە دوای خۆیدا بێنێنی ئەو کێشانە هەندێکی وەکو کاتی دامرکاون چەند دوو کێشەی فەڵەستین و بابەتی حەماس کاتیە بەڵام زوو بین خەریکە جارێکی دیکە ینی بەڵێ ئەوە دەبینین کێشەی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ئیران ینی دۆخەکە ناسەقامگیرە جارێکی دیکە ئیسرائیل هاتوتە سەر خەت و لەگەڵ کۆماری ئیسلامی ئیران پەیوەندیەکانیان ینی بەرەو تەسعید دەچێت ڕاستە بابەتی سووریا کەمێک هێوربوونەوەی بەخۆی بینە بەڵام کێشەی پێکاتەکان هەروەکو خۆەتی وە دەبین ناڕەزایی لەسەر ئاستی نێودەوڵەتی لە زیادبووندایە ئەوە ینی هەمومان خۆشحاڵ بوون بە پرسی ئاشتی لە تورکیا بەڵام خەریکەم دوایە هەندێک پەیامی نوێ ینی دەبیستین ئەمانە هەمویان هیچیان دڵخۆشکردنین کەوابێ دێنە ناو وەزعی عێراقیش دەبینی پێکەرانی حکوومەت و هەڵبژاردننی سەر و کومار ئێمە وەکو کورد ینی ناوماڵمان پەرش و بڵاوە وەکو شیعەج بە هەمان شێوە و جگە لەوە ئەو کێشەی کە دەبینین ئەمریکا ناڕازیە لە دەستیشانکردنی کەواتە عێراقیش ناسەقامگیرە بۆیە هەر لایەنێک ئەگەر بتوانێت خۆی ڕێک بخە و بە ئیرادەیەکی هاوبەش و پلانێکی هاوبەش خۆی بوو هەموو ئەگەرێک هەموو پێشهاتێک هەموو گۆڕانکاریەک ئامادە بکە بە تاکید دەستکەوتی زیاتر دەبێمە وەکو کورد یان ئەگەر سەیری مێژوو بکەین لە هەموو قۆناغەکاندا هەر لە سەردەمی لە ڕاپەڕینەوە تا ئێستا ئەو قۆناغانەی کە گۆڕانکاری هاتوتە پێشەوە کە ئێمە پلانی کاوباشمان هەبووە دەستکەوتی باشمان مەدەستینە کە بە بەرش و بڵاوی چوونەتە ناو معادلەکەەوە بەشێکی دەستکەوتەکەمان لە دەست شووە جاگەر سەیریش بکەین وا ڕێکەوتووە هەر 10 ساڵێک گۆڕانکاریێک هاتوتە پێشەوە هەر 10 ساڵێک گۆڕانکارێک لە هەندێک لەو 10 ساڵانەدا دەستکەوتمان هەبووە لە ڕاپەڕینە دەستکەوتمان هەبووە لە ڕوخانی سەدامە دەستکەوتمان هەبووە لە داعشە بە پێچەوانە ینی زەرەرمان بووین ئەمە ئێستش دەبین ئەمە ئێستش گۆڕانکارین ئەمە ئێستا کە لە ناوچەکە لە سەر و چاودێری سیاسی پێڵێن سەر پێچێکی مێژوویە بەڵێ بەڵێ بەتاکی لەبەرەوە ئەمە ینی هەلومەرجەکان وا دەخوازن و ئەرکە مێژووی و نەتەوەی و نیشتیمانی و ئەخلاقیەکان وا دەخوازن کە نەک تەنها ئەم دوو هێزە سەرەکی هەموو هێزولانە سیاسەکان ئێمە خۆمان بۆ هەموو ئەگەرێک ئامادە بکەین بەڵام لە کوردەوەریشە قسەیەک شاڵێ دەستێک چاپلە بە دەستێک بەتەنە ناتوانانی چاپلە لێ دەستەکەیەوە حازرە بۆ ئاشتەوای دەستەکەی مەکتەبی سیاسی بڕیاری چیتان داوە مەسەلەن ئەوەی مەکتەبی سیاسی تاوان بۆ هەموو گۆڕانکارێک کە دێتە پێشەوە ئەکییت مەکتەبی سیاسی کۆ دەبێتە بە سەرروکاتی سەرک بابل تاالبانی دیراسی وازعەکە دەکەن و خوێندنەوەیەکی واقعبینانە بۆ دۆخەکان دەکەن و پلانێکدا دەڕێژن ئەمەش ئێمە ینی چاوەڕانەوە دەکەین بابەتی پێکێنانی حکوومەتی هەرێمە بابەتی هەڵبژارنی سەر و کومارە و بابەتی پێکێنانی حکوومەتی فیدرالی شێکێتی بەرنامە و پلانی خۆی هەیە بەڵام من بەتاکیت ئەو دەسەڵاتوانی ئەوم ناتوانم لەسەرەوە قسە بکەم باشە سبینێ بەچن یەتێک ئەچن بۆ کۆبوونەوەی یان هیچێتی نیشتیمانیان سەرۆک بافڵ بۆ لای بەڕێز بارزانی وەکوتم ئەمە تاواکەری کۆبوونەی پێشوو بووە کۆبوونەوەی پێشوو یعنی ئەوەی کە سەرک باڵ تاالبانی لە چوارچێوەی هەماهنگگیش باسی کرد بە ئەرێنی باسی ئەو کۆبوونەوەی کرد و درێژە پێدانی ئەو کۆبوونەوە بێت چاوەڕام بکە بزانین بۆ سبینێ و تا بە چ شێوازێک لانی بەرامبەریش دێتە پێشەوە و تا چەند ئیرادەیەکی هاوبەش دێتە پێشەوە بێ چاوەڕانی ئەنجامەکان بکەین باشە ئەگەرە ڕێکەوتن زۆرە وڵی لە سیاسەتە هەموو شتێک ینی ممکنە
بەڵام ئەبێ ینی بە چاڕام بکەین و نابێ ڕەش بینیش بین بەڵام خۆ ئەگەر خوا نەخواستە ڕێکەوتنیش نەبوو لەسەر بابەتی بەتایبەتی پرسی دەستیشانکردنی کاندیدێکی هاوبەش مشتێکی زۆر ئاساییە پێشتریش چەند جارێک ئەو حاڵەتە ڕوویداوە ئێمە بە کاندیدی خۆمان و ئەوانیش بە کاندیدی خۆیان ینی ڕوو دەکەینە پرۆسەیەکی دیموکراتی یان ئەمە شتێکی ئەوە نیە بڵێن دەبێتە دوژمنەتی و بە پێچەوانەوە لە هۆڵی پەرلەمانان بابەتێک لا دەبێتەوە بەڕێ سەیدالەتیڤیانی یەکێتی وەرەقەیەکی پێ بۆ تاریخ بیژمێرێکە لە چەند وێزگەیە مەسەڵەن ڕۆڵی بینیوە لەوەی کە تەنەزولی بەدەستکەوتە حزبیەکانی بە پرسە حزبیەکانی کردبێ لە پێناوی کرزی گەلی کورد بۆ چوارچەوەی عراق بەگشتی کاک زانام یعنی یەکێتی کە ئێستاش سوورە لەسەر بە هەندێک بابەت و بابەتی پۆستەکان بۆ ئەوە نییە ئێمە ئەوەندە ینی مکوڕین لە بەرەوەی پۆستێکی ئێمە زیاتر بێ وەزیرێکی ئێمە زیاتر بێ ئەمە بوو ئەوەیە ئێمە کە تێبینیمان هەبوو لەسەر شێوازی حکومڕانی ینی بە ئەو ئاڵ گۆرانە کە بکرێن بۆەوەی شێوازی حکومڕانیش گۆڕانکاری بەسەردا ئەگی نایم هەندێک نمونەیەنم ینی لە دوای ڕیفراندوم ئەو دوخەی لە ناوچەدا بڕێنراوەکان دروست بوو ئێمە کەرکووکمان بەجێ نێشت هەموو پۆستەکانی پارتی چۆڵ بوون زۆر جا گلەیش لە ئێمان کراویت ئەو پۆستانەی پارتیەوە تورکمان و عەرەب پڕیان کردا ئێمە ئامادە نەبووین ئەو پۆستانە پڕ بکەین ئەو سەردەمە ینی ئەمە شانەوە کە ئێمە چاومان لە پۆستی ئەوە نییە بڵێن حەزبێکی تر وەربگرین لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە نەینەوە هەرچەند ئێمە داوامان کرد لە کەرکووکیش پارتی خۆی نات بەس لە نەینەوە ئەوان کاندیدیان هەبوو بۆ جێگیری پارێزگار ئێمە بەبێ هیچ مەرجێک دەنگمان بە کاندیدەکەی پارتیدان ئەوانی کاوان خۆیان ئەو پۆستانێک کایان بوون و هەڵبژێڕان بەبێ هیچ مەرجێک و بەبێ هیچ تەرەدودێک بەبێ هیچ ئەوەیە بەڵام کە سرەی ئێمە هات بوون من ئێمە قایمقامان بوو بە پشکی ئێمە لابە ئەوان ینی نەهاتنە پێشەوە ئەم جارە ئەمەی بەغا مەسەلەن هەڵبژاردننی جێگیری دوامی بەڵێ ئەنجومەنی نێرانی عێراق ئێمە هیچ مەرجێکمان نەبوو هەر بە بریاری سەرک باوڵ تاڵابانی کە فراکسیونی ئێمە بەبێ هیچ مەرجێک دەنگ بە دکتۆر فەرهاد ئەتروشیماندا لەبەرەوە ئێمە ینی ئەمە نەک لە بیان و ئەمە کاڵێن ئێمە لەگەڵ یەک ریزین ئێمە یەک ڕێزی چیە ئەمە یەکێک ئەمە بە کردەی هەنگاونانە بە جێبەجێکردنی هەنگاوەکانی یەکریزیە ئێمە بەم شێوازە دەچینە پێشەوە بەڵام خۆت تا بێت چاڕانی ئەوەش بکەین لایانی بەرامبەریش بە هەمان ڕۆحیەتەوە بێتە پێشەوە باشە بەرز کاگلەتی ئەنی ئەو مەسلەی ئەڵێن هەر پۆستێک لە بەغدا بێ پۆستی کووردە باشی جێگری سەرۆکی ئەنجومەن نوێنەرانیش پۆستی کورد نەبوو خۆی نەبوو مەسەلەن بۆ میکانیزمەی کە برادرانی پارتی داوایەکەن کە تەنانەت ئەم ڕۆژ سەرۆکی حکوومەت باسی کرد کە وتی پۆستی سەرۆک کۆمار هی کوردی پێکاتی کوردە هی لایەنێک نییە ناتوانێت تەحکومی پێ بکە ئەی بۆ جێگری سەرۆکی پەرلەمان تەقەلە دوو بەرنایەت خۆی ئەمە گرفتێکی گەورەیە گرفتە گەورەکە لەوەدا لە بەغاش بە هەمووی ناڵێن پۆستی کووردە ئێستا بەسەم بوو نمونە کە پۆستی جێگیری سەرۆک وەزیران ئەڵێن پشکێمەیە بوو نمونە کە جێگیری سەرۆکی پەرلەمان ئەڵێن پشکێمەیە بەڵام کە دێتە بابەتی سەر و کومار کە ئەمە بە ماف و بە استحقاقی خۆمان دەزانین یەکەم جار بە پێی ڕێکەوتنامە کە بووە ڕێکەوتنامەی استراتیژی بووە و دوای ئەوەش بووەتەوەکو نەریتێک و عرفێک و جگە لەمە بوو ڕاگررتنی هاوسەنگێمە دوو هێزی سەرەکی خود ئەبێ لێمەش لە شوێنێکە پۆسێکی باڵای سیادیمان هەبێت کە ئەم لەسەر ئەم پۆسە ئەم بابەتە دێتە پێشەوە و هەندێک جاریش ینی برانی پارتی ئەڵێن ئێمە هێزی یەکەمین ئێ باشە هێزی یەکەمن خواگەروا بێ ئێمە ئەبێ لە بەغاشداوە هیچ پۆسێکی سیادی نەکەن شیعە یەکەمە لە دوای شیعە سوننا زیاتر لەمە کە ئەبێ هیچ پۆسێک بە کورد نەدرێ ئێمە لەگەڵ بەغا داوای شەراکەتی ڕاستەقینە دەکەین و سازانی نیشتیمانی دەکەین بۆ لایەنەکانی دیکە بەڵام کە دێتە ناوخۆی خۆمان ئەوە ینی مەبدەئی ئەوە پەیڕاو دەکرێت کە کێ زۆرینە بۆ ئێستا خۆ ئەگەر ئەوە واش بێ ینی بەڵێن هێز ئێستا هاوسەنگی دروست بووە ئێستاەوە یەکێتی و نەوەی نوێ ئمە جۆرێک لە ڕێکەوتنەمەمان هەیە و
فراکسیونەکانی ئێمە پێکەوە بەشداری دەکەن لە کوردستان و لە بەڵێ لەبەر ئەوە ناکرێت و بڵێ پۆستەکانی هەرێمیش پۆستە سەرەکیەکانی پۆستە سیادە سەرەکیەکان بۆ ئەوان بێ و لە بەغاش بە هەمان شێوە ئەمە بێنی ئەوە مەسەن پارتی ئەڵێ نابێ حەزبێک ئەم پۆستە قۆرق بکە بەڵام ئەگەر تو با بڵێم زوومی ئەوە کە فراوان بکەیت بۆ کۆی عکسەکە دروستە بێ حزبێک دەیەوێت هەموو پۆستەکانی باڵا بخۆی ببات ئەمە ینی ئەگەر پێچەوانەکەی ڕاستە ئێستا ئێمە داوای پۆستی سەرکومارمان کردوە بە پشکی خۆمان دەزێن بەڵام ئەوان داوای پۆستی سەرکومار و هەرێمیش دەکەن ینی ئەمە ینی هیچ ئەوەی پێڵێن هاوسەنگی نامێنێ هیچ ئەوەی کە شەراکەتی ڕاستەقینە نامێنێ ئێوە هیواخوازن سبینی ئەوان ئەو تێگەیشتنیان بۆ ئێمە ئومێداوارین یعنی ئەوان بە شێوازێک بێنە پێشەوە بۆی جۆرێک لە نەرمیەک بنوێنن متمانە دروست ببێ بۆی ئەمە ببێتە ڕێخۆشکار دانوستانی بۆ پێکەرانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالیش ینی بە تەفاهمێکی باشتر بچینە پێشە چووکە هەلومەرجەکەەوە دەخوازێ لەسەر پۆستەکانی حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان ینی پێداگیری لەسەر هیچ پۆستێک کردو یان داوای تەوازن دەکات من ناتوانم قسە لەسەرەوە بکەم بڵێم یەکیتی داوای چی کردوە زیاتر پارتی بەرپرسانی پارتی هەندێک بەڵێ ناوی هەندێک وەزارەت و هەندێک پۆستاوانێن و لای ئێمە تا ئێستا ئەندامانی لیژنەی دانوستانی یەکێتی قسەیان نەکردووە لەسەر پۆستەکان بوو میدیا و تەنانە لە کۆبوونەوەکانیشە زۆر بە تەفاسیل قسە ناکەوەی شەمێک یەکێتی ینی قسە لەسەرەوە دەکە ئێمە چۆن بتوانین حکوومەتێکی دادپەروەری خزمەتگوزار پێک بێت یعنی ئەگەر ئەو حکوومەتە دا بمەزرێ لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستاندا و لە بەرژەوەندی پارتیشدا چونکە هەلومەرجی ئێستا دووخی ئێستا ناڕازەکانی پشکی شێر بەر پارتی دەکەوێت یارچی ڕەخنەوە ئەوە زیاتر ئەگەبین یان ئەگەر بە شێوازێکی تر سەیری بکەین ئێمە لە حکوومەتداین عەلاقەمان لەگەڵ پارتی باش نییە ئۆپۆزیسیۆنیش عەلاقەیان لەگەڵ یان نەباش نییە هۆکارەکە چیە هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ حکوومەت لەبەر ئەوە ئەگەر پارتی ئەو بێتە پێشەوە و ئەم حکوومەتی کە خواستی یەکێتی و ئەو لایەنە کە دەیانەوێت بەشداری حکوومەت بکەن و خواستی خەڵکی کوردستانیشە لە بەرژەوەندی پارتیدا دەبێت ئەم ئێستا دەیبینین هەندێک جار یعنی تۆزێک جۆرێک لە تەشەنجیان پێوە دیارە سەبارەت بەوەی نزیک بوونەوەی یەکێتی و نەوەی نوێ ینی خۆیان ئەبێ پیان خۆش بێ چونکە ئەمە بۆ دژاتی پارتی نییە بە پێچەوانەوە ئێمە دوو هێز بووین بەڵام دوای ئێمە نەوەی نوێ لە سەراسی بۆ پەرلەمانی کوردستان فراکسیۆنی سیامە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر بوو و دەورێکی باڵێ هەبوو لە ڕووی میدیاییشەوە بوو با بڵێن ڕەخنە لە حکوومەت و ئەدای حکوومەت کاتێ ئەم هەلانە دەیەوێت بێت بەشداری حکوومەت بکە کەوابێ سەقامگیرێکی زیاتری سیاسی و ئیداری و میدیایی لە هەرێمی کوردستان دێتەکە بێ پێیان خۆش بێ بەڵام چونکە لە یەکێتی نزیک بوونەتەوە ینی کەسەیری لێدوانی هەندێک لە بەرپرسەکانی ئەوان دەکەین وەکو جۆرێک پیان ناخۆشە یان وات وێنە دەکەن کە ئەمە بۆ دوژاتیکردنی پارتی بێت بۆ دژاتی پارتینە چونکە ئێمە ئەمانەیە بەشداری حکوومەت بکەین حکوومەتێک پێک بێنین ئێمە و نەوەی نوێ پێکەوە لە چی پارتی دیموکراتی کوردستان هاوسەنگی دروست دەبێ هۆکارێکی سەرەکی کە لە هەرێمی کوردستان ئەم گەیشتام دووخە تێکچوونی باڵانس بووە تێکچوونی هاوسەنگی وە لە هەرێمی کوردستان لەبەرەوە بە گەڕانەوەی هاوسەنگی ئەبێ پارتیش پێخۆش بێ بۆ لەبەر ئەوەی ئەو کاتە لە هەرێمی کوردستان و لە بەغدا دەتوانین باشتر نوێنەراتی خەڵکی کوردستان بکەین و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ترسیانە زۆرە حکومڕانێکی لە هەرێمی کوردستان پێویستە کە باسیەکەی مەسەلەن ئەوەی کە بینیمان لە ڕۆژاوە هەڕەشەی وڵاتانی دەوروبەر ناسەقامگیریەی کە تەنانەت عراقیشی گرتوۆتەوە چ زۆرە حکوومەتێکی لە هەرێمی کوردستان پێویستە بەڕێزکار ینی ئەمەی ئەگەر ئێمە سەیری ئەوەی ڕۆژئاوا بکەین تا پێش چەند مانگێکیش پەیوەندی ئەنە کەسە و هەسەدەم پەیوەندێکی باش نەبوون ڕاستە هەوڵێکی زۆر دەدران ئەمریکا داهاتە سەرقەت لە هەرێم لە هەولێر و لە سلێمانی شەوڵیان دەدا بوو پەیوەندیەکانیان ئاسایی بکەنە
بەڵام کاتێک کە مەترسیەک ڕووی کردە ڕۆژاوای کوردستان بینیمان ئاراستەی میدیایەک ئاراستە بوو، پامێکی میدیایەک پەیام بوو، هەوڵەکان هەمووی لە پێنەوە بوو، هێوەرکردنەوەی وەزعەکە بوو. نازانین لە پشت پەردە چی ڕوودەدا، بەڵام ئەوەی کە بە ئاشکرا دەمان بینی پەیامی سەرکردەکان، بەیاننامەکان و تەنانەت ئەوەی پەیوەست بوو بە هاتوچووی نێوان باشوور و ڕۆژاوە، ئەمان هەمووی دڵخۆشکەر بوون. کابێ بێ ئێمە لەو ڕوانگەیەوە وا وێنا بکەین کە مەترسیەکان تەنها بوو شوێنێکی دیاری کراو نین، چکەوە بینیمان ئەوە داعش، ینی هەزاران داعش لە زیندانەکان ڕایان کردووە، جوڵیان زیاد بووە، لە عێراقیش جوڵیان زیاد بووە و وەکوتمان ینی ئاماژەکان دڵخۆشکەر نین، تەشەنجادی سیاسی دڵخۆشکەر نین. کابێ بێ خۆمان بۆ هەموو ئەگەرێک ئامادە بکەین، بەمە توانین ئەبێ ینی بەرژەوەندی بەرتەسکی حیزبەتی کەمی کەینەوە، ینی زیاتر بەرژەوەندی باڵای نەتەوە نیشتیمان بکەن و هەلومەر هەندێک هەلومەرج دێنە پێشەوە. ئەگەر بەرژەوەندی گشتی ڕەچاو نەکرێت ناتوانین بەرژەوەندی حزبیش بیپارێزی، ینی دوور نییە هەلومەرجێکی وا بێتە پێشەوە دوایی، ینی هیچ حزبێک ئەمەلایەکی معلومە ینی وە نیە بڵێنی چونکی ئاگای لە ئەکییتێتی بەڵێ ئەکییت ئەوە ینی شتێکی وازەح دەبینین. کەواتە دەبێت زۆر حکومڕانیەک پێک بێت، حکومڕانێک بێت کە بەدڵ یەکێتی بیان بەدڵی پارتی بیان بەدڵی یعنی شتێک بێ حکوومەتێک بێ هاوسەنگ بێ، حکوومەتێک بێ شەراکەتێکی ڕاستەقینێتیا بێ، حکوومەتێک بێ تەنها وشەی سەرتاسەری بەکارنێنین، حکوومەتێکی دادپەروەری خزمەتگوزاری سەرتاسەری. ئەگەر تەنها حکوومەتێکی سەرتاسەری بڵێنەوە سەرتاسەری، بەڵام ئەو دادپەروەری لەگەڵدانە بێ، ئەم حکوومەتە ناتوانێت خزمەتی هەموو خەڵکی کوردستان بکەوە، ناتوانێت ئەو بربەست و ئاڵنگارانی ڕوبەری هەرێمی کوردستان بوونە تێپەڕێنێ. ئێستا بۆ نمونە هەر بەسیترین نەک بەسیط نییە، بەس مەسەلەن یەکێک لەو کێشانەی کە مزمینە مەسلەی داراییە، ئەو پارەکە تەمویل کراوە ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێم ئەڵێ 36 ملیار دینار نەقسی هەیە، وەزارەتی دارایی عراق جوابی داوەتەوە. یعنی ئێستا لێرە ڕاستە فەرمانبەر و بازاڕ و ئەوانە قوربانیە، ئەین بەڕاستی دارایی عراق زیاد و جیاوازێک لەبارەی موچۆپێ ینی بەڕێ سەیدالەتی ئەگەر حکوومەتێکی تۆکمەی دادپەروەری خزمەتگوزاری سەرتاسەری هەبێ بەدڵی هەمولایەک هەمولای قسەی لەسەرەکە وەزی سە بەڕاستی ینی ئەکییت ناتوانێت بڵێ وڵای ئینتیمام هەیە بۆ ئەوەی کە بڵێم ڕاستەکان چێ ڕاست ناکەزانە. ئێستا هەندێک شت زۆر ناڕۆشنە، تۆ سەیری بکە مەسەلەنەوە پارەی کارەبا هاتووە پێش دوو مانگێک زۆر جیاواز بوو، ینی سێ قات چوار قات لەگەڵ ئێستا ئەوەی ئێستا زیادی کردووە. ئیتر خاوڵاتیان بینیمان ئەمڕۆ سەیری متابعی ئەعلاموانەمە کرد، ئەڵێ هەمان کارەبا هەمان ئامێرەکان بەکارێن سێ قات پارەکە زیاد کردووە. بەڵام هەندێک خەڵکیش قسەیان دەکرد ئەوت خۆدی وەزارەتی کارەباش هەموو تەفاسیلی لان نییە. ئەمە ئەخر ئەمەیە کە مەوزعەکە باز دەکەین ئەبێ حکوومەتێک بێ یعنی سەرتاسەری بەڵێ مؤسسی بێ و شەفاف بێ. ئێمە مەسەلەن ئەمەی جەنابەت باز دەکەی بابەتی دارایی، ئێستا سبەینی پەرلەمان کۆ دەبێتە خۆ ئەگەر ئێمە ئەم کێشانە نەبوایە کۆمەڵێک لیژنە هەمیشەیی زۆر گرنگم بوو بۆ هەرێسێکێک لەوانە لیژنەی داراییە. ئەگەر ئێمە پێکەوە بەرنامەمان هەبووە ئەو لیژنە لەوانە بە ئاسانی پشکی کوورد دەبوو. لەوانەیە بەڵام لێرەدا ئەگەر هەر حزبێک بەجیا و ئەوە بچێ ناس ئەوەوە لەوانەیە ئەو لیژنەیە بوو کورد نەبێ. ئەگەر ئەو لیژنە بوو کورد بە ئاسانی ینی پردێکی پەیوەندی شەرعی لە قانونی بەڵێ لەگەڵ وەزارەتی دارایی دروست دەبوو. بەڵام سبەینی ئەگەر ئەو لیژنەیە ئێمە نەبێ لەوانەیە پەرلەمانتارەکان وەکو تاک ینی هەوڵێکیەوە بدەن. دووەم بابەتی ئەم کێشەی نەوت و ئەوانە هێشتا بە تەواوەتی زۆ زوو کێشە سەر هەڵدەدەوە. لیژنەی بەڵێ لیژنەی نەوت و گاز بە هەمان شێوە گرنگە. لیژنەی مادەی سەوچل زۆر گرنگە چکە دەبینین زۆ زوو کێشەی جوتیاران دێت، کێشەی زەویزاری هاوڵاتیانە، کێشەی حکومڕانیە، ینی زۆر شت هەیە ئەگەر ئەو لیژنە بمێنێ بێ ئیش بکرێ بمێنێ و بوو کورد بێ بۆی ئەمە بتوان هەمیشە ئەم لە ڕێگام لیژنەوە و بەرگری لە
خەڵکی ڕەسەنی ناوچە دابڕێنراوەکان بکەیت بەڵام بەم پەرش و بڵاویە لەوانەیە هەموو شتێک بەدڵی ئێمە نابێت کاڵێم وەکو یەکێتینە وەکو کورد لەوانە هەموو شتێ بەدڵی پارتیش لێرە حکومڕانیشی تۆکمەمان پێویستە بەڵێ ئاخر ئەوەیە لەبەرەوە پارتیش بە تەنیا ناتوانێت ئەو شتانە ئەوە بکەنی ئەوەی کە خۆی دەیەوێت لە بەغا ناتوانێت بکە بە تەنیاەوە حقیقەتە ئەمە خاڵێکی تر یعنی ئەبێ پارتی سەیری وەزئی ئێستای عێراق بکە بەڕێی من ینی گرنگە تۆ سیر کە کاکزن ئێمە مەسەرەن ئەوە سنان ئەوە شیعان هێزە سەرەکیەکان بەبێ مقاول بەبێ ئەوە هیچ بەرژەوەندێکە لە یەکێتیدا هەبێ پشتگیری سیاسەتی یەکێتیان پشتگیری کاندید یەکێتی دەکەن مەسەڵ ئێمە دەنگ بە کاندیدەکە یەکێتی دێت ئەمە یعنی لانەکانی تر پێکاتەکانی تر بەم شە تاملێکی دکەن کابێ سیاسەتێکی دروست ئێمە پەیڕەوە دەکەن ئەبێ پارتی خۆشی یعنی خوێندنەوەیکی جای هەبێت بۆ وەزئی بۆ یەکێتی و بۆ ئەو تعاملی کە لایەنەکانی تر لەگەڵ یەکێتیان هەیە و ئەمە بەشێکیشی بۆ سەنگ و بۆ هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڕێتەوە لەبەر ئەوە ئەمە زۆر گرنگە کە پارتی دیموکراتی کوردستان نەرمیەک بنوێنێ و بیر لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و گەلی کوردستان بکاتەوە و ئەو مەترسیانێک کە جەنابەت ئاماژەت پێدا ئەبێ کورد بە پێکەوە بێ چونکە پێکەوە نەبێ هەرێک بخۆی بێ لەوانەیە هەموو لایەنەکان زەرەرمەند سەیدا جوان مەسەلەن لە مەسلەی ڕێک با باسی ئەوە نەکەین چەندە چاومان لەسەر سبینە ڕێککەوتن هەبێت بەڵام ئەگەری یەکێتی و پارتی ڕێک نەکەوتن چی ڕوەدا یەکێتی لە بەغدا زمانەتی ئەوە هەیە ئەم قسێ با بۆ کادرە حزبەکان بکە ئەوانیش چاویان لەسەر دەستکەوتە حزبەکانە بەڕاست خۆی یعنی دواکەوتنی هەڵبژاردننی سەر و کومار بە دەرەجە یەکەم پەیوەست نییە بە ناکوکیەکان ئێمە و پارتی ڕاستە داوا لێکراوە و هەندێک جار کارتی فشاریش بەکارهێنراوە بەڵام بە دەرەجە یەکەم پەیوەستە بە دەستنیشانکردنی کاندیدێک بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەباڵێت تابامەکو ماڵی شیع کەسێکیان دەستیشەکە بەڕێز مالیکی بەڵام دوایەوە و کێشەی بابەتی ئەمریکا هاتوتە پێشەوە کە ئەم بابەتە هاتوتە پێشەوە پێشتریش هەندێک نیگەرانیەکان هەبوو ئەو نیگەرانە زیاتر بووە ئێستا بوونەتە دوو باش و ئەم بەشێک داوا دەکەن کەسێکی دیکە لە جیاتی بەڕێز مالیکی بێ بەشێکی شەرسوورن لەسەرەوەی خۆدی مالیکی بەشێک داوا دەکەن پاشەکشە بکە بەشێکیش پێیان باشە هەر بمێنێ بەشێک داوا دەکەن خۆی کەسێکی دیکە دەستنیشان بکە لە هەر لە دەوڵەتی قانون بووچوونێکی دیکەش هەیە پیان وایە کە هەلومەرجەکە زۆر گونجاو نییە بۆ ئەو لەوانەیە ئەمە ببێتە هۆی زیادکردنی درزی ناو ماڵی شیعە بۆ ماوەیەکی دیاریکرا و سوودانی لە دەسەڵاتدا بمێنێتەوە لەبەر هەموو ئەمانە چەندە پشتگیری ئەوەندەش با بڵێن مەعارزە هەیە و ئەمە وای کردووە کە لەوانەیە بۆ هەڵبژاردننی سەر و کومار ماوەیەکی زیاتر بخایەنێ بەڵام ئەگەر ئێمە لەسەر کەسێک ڕێکەوتین ئیتر ئەو بیانە نامێنە بڵێن کورد ینی کاندیدی هاوبەشیان نییە سەرەرای ئەمە سەرک باڵ تاالبانی بەبەردەوام ئەڵێ با هەڵبژاردن بۆ سەر و کومار بکرێت لە کاتی دیاریکراوی خۆیدا یعنی ئێمە لەگەڵ ئەوەداین ئێمە پێمان خۆشە کاندیدی هاوبەشە بێ بەڵام ئەگەر نەبوو ئیتر ئەمە لە پرۆسەیەکی دیموکراتیا پێشتریش ئەمە کراوە و ئەمە وەکوتم نابێتەوەی ئەوە ئێمە تر ببینە سوورن بە هاوپەیمانەکانتان بە ئەوانەی کە لە چوارچەوەی عراق لە جمو زۆڵە سیاسی و دیبلۆماسیەکانی یەکێتی تێگەن ئەوەی کە لە توانای یەکێتیدا بێ بە تایبەتی شاندی دانوستان لە بەغا و بە تایبەتی تر سەرروک باڵ تاالبانی و بووماوەکیش هەواڵ قوبات تاالبانی ینی چەند جارێک سەردانی هەموو هێزولانە سیاسەکان کراوە و ئەوەی کە دڵخۆشمان دەکە هەندێک لە لایەنەکان بە ئاشکراڵێن دەنگ بە کاندیدەکەی یەکێتی دەکەنەوە دڵخۆشمان دەکەن هەندێک لە پێکاتە یان فراکسیۆنی بەهێز ئەوەی تریش کە پشتی پێدەبەستین
ئێمە لەسەر حەقین یعنی ئەوە حەقی ئێمەیە ینی ئێمە دیفاع لە حەقی خۆمان دەکەین کە ئەو پۆستە پستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش یعنی زیاتر دڵنەوەیەک بە ئێمە دەدا کە ئەمە ئەبێ گەشتبین بین کە ئەو پۆستە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. باش بەڕێز سەیدالەتیڤێنی لە ماوەی ڕابردوودا و ئێستا بە تایبەت مەترسیەکان لەسەر ئەرزی واقع دەرکەوتون. سەرۆک بافڵ تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ وتی بەغدا عومقی استراتیژی ئێمەیە ئێمە ئەتوانین لە بەغدا و مافەکانی کورد بپارێزین. ئێوە ئێستا دەتوانن بە خەڵکی خۆتان بڵێن سیاسەتەکە ئێمە ڕاست و دروست و سەرکەوتوو بوو وەکەوەی کە چۆن مەسەلەن بە هەموو بە ئەمریکا و فەڕەنسا وڵاتانی دنیا ئەویان بە ڕۆژاواوت مەسەلەن ئەگەر سینناریوی وها شەبێکێتی جێپێگەی کوردی قایم کردو تا ڕادەیەک بۆی بتوانێت دیفاع لە مافەکانی کورد بکات پشت ڕاستن لەوەی خۆی ئێمە سیاسەتەکەتان مفەق بووە ئەو سیاسەتی ئێمە ینی تەکتیکێک نەبووە استراتیژ بووە استراتیژ قۆڵای استراتیژی ئێمە کەوتمان بەغدایە و جاران دەسەواژەیەکی تر بەکار دەهێنرا زیاتر کاک سعدی بوو پێم وایوت ینی کێشەکانمان لە بەغدا چارەسەر دەبن نەک لە ناوی پایتەختی وڵاتانی دیکەی دەهێنا بەڵێ ئەو سیاسەتە سیاسەتێکی دروست بوو و دڵخۆشین ئێستا کە پارتی دیموکراتی کوردستانی هاتوتە سەر هەمان ڕێژکە و جاران ئەوان ئەیانوت ئەبێ ینی لەسەر پستی سەر و کومار زۆر بێئەهمیەتیان دەکرد ئێستا شەڕی لەسەر دەکەن ئەمە هەموو ینی ئەمە دیسانەوە هاتوونە سەر هەمان ڕێژکە ئێمە و جاران ئێمە بوو پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەتی بۆ ڕۆژ ئاوا یعنی ئەوەی لە توانای یەکێتیدا بوو بە تایبەتی لە سەردەمی تیرۆستانی داعش و قۆناغی دوای ئەوە ئەوان دیدگایەکی تریانەوە ئێستا هاتنە سەر هەمان دیدگای ئێمە ینی سیاست یان هەمان بۆچوونی ئێمە بۆ ڕۆژاو ئەمان هەمووی دڵخۆشکردن و ئامادە بنە خاڵی هاوبەش تەبەن ئەمە شتی باشن ئێمە نابێ ینی ڕەخنە لەوان بگرین بێ دڵخۆش بین بڵێن بەڵێ دوجار ئەوان هاتنە سەر ئەو ڕێی کە ئێمە هەڵمان بژارد بوو ئەمە دەبنە خاڵی هاوبەش و تا خاڵی هاوبەش زیاتر بێ دەتوانین باشتر پێکەوە کار بکەین لە ئایندەدا. بەڕێز سەیدالەتیڤ مەسەلەن زۆر جار شتێکی ئەو ترێکە هەرێمی کوردستان بەهێزیەکەی لاوازی بەغداوەیە و بە پەرتەوازی و دۆخێک بەسەر بەغدا بێ و شەڕ و ئالۆزی دروست بێ ئەگەر شەڕ و ئالۆزیەک لە بەغدا و لیان ناوەڕاست و باشوور دروست بێ هەرێمی کوردستان ئەتوانێت بە سەقامگیری بمێنێتەوە یان بەهێزی بمێنێتەوە خۆی جاران ینی وا ئەو بچوونە هەبوو یان حەزێکی وە هەبوو یان ئیرادەیەکی چاوەڕوانیشی وا هەبوو باڵ چاوەڕانێکی واش هەبوو بەڵام ئەزمونونەکان سەلماندیان پێچەوانەکەی ڕاستە ینی ئەگەر بەغدا لاواز ببێت دەبینین ئەو لاوازیە تەسیرێک دەکاتە سەر هەرێمیش بوو لاوازکردنی هەرێمی کوردستان کە بەغدا لاواز بوو بینیمان سیادەی عێراق بە تایبەتی لە سنووری هەرێمی کوردستان بە زۆر بەزەقی پێشێل کرا و ئەمە بوو بەغاش هەر ڕاستە کاتێک کە وەزی هەرێمی کوردستان تێک دەچێت تەسی دەکاتە سەر بەغداش بوون و منە ئێمە ئێستا کێشەمانە لەسەر پۆسی سەر و کومار ئەمە کێشەیەک بۆ عێراقیش دروست بووە و لە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشێکی ئەوەی جەنابەت باست کرد لە ناو پەیامەکەی پەیامی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ینی ئەبێ ئێمە عێراقێکی بەهێز بەوە دەبێت کە هەرێمێکی بەهێز هەبێ هەرێمێکی بەهێزی شەبێ بەوە دەبێت کە بەغدایەکی بەهێز هەبێت و ئەمە نابێت نە هەرێم وابیر بکاتەوە چاوی لەوێ بەغا لاواز بێ بۆی ئێرە بەقوات بێ و نە بەغاش چاوی لەوە بێ کە هەرێم لاوازی بۆی بەغا بەهێز بچکە ئەزمونونەکان سەلماندیان و ئەو کارتە بەکار هات هەردوو لە لەوانە بەکاریان هێنابێ ئەنجامێکی ئەرێنی بە دوای خوددانێن لەوانە بوو مەرحەلەیەکی کورتی دیاریکراو لە بەرژەوەندی جهاتێکدا بێ بەڵام دوجار زیانەکە ڕەنگی داوە باش یەکێتی پەلەیەتی کە بە زۆی بگاتە ڕێکەوتنێک و مؤسسەکان لە عێراقا لە سەر و کۆمار بۆ سەر حکوومەت تەشکیل بێ بۆی ئەو کێشانی کە هەیە و کێشانی مەسلەی موچەیە مەسلەی مادەی ١ لە مەسلەی پێشمەرگێ مەسلەی بابەتەکانی تر بتوانێت شەڕی دەستوری بۆ بکاین لە جێندای یەکێتی ئەو پەلە هەیە ئەکییت یەکێتی زۆر زۆر پەلەیەتی لەبەر ئەوەی ینی خەمی گەورە خەمی
کۆمەڵانی خەڵکی کوردستانە و خەمی گەورە یەکێتی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و خەمی یەکێتی ئەوەیە کە ئەم قۆناغەت تێپەڕێن چکە بەچی دەتوانین ئەم قۆناغەت تێپەڕێنین لە هەرێمی کوردستان حکوومەتێکی دادپەروەری خزمەت گوزار بێتە کایەوە و لە ڕێگای ئەم حکوومەتەوە بتوانین کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە شێوازێکی ڕیشەی چارەسەر بکەین و ئەم بیان و لە یەکترگرتنە کوتای پێبێت چکە تا ئێستاش دەبین دایمەن وەفدێک دەچێت بە دوایەوە دەگەڕن بیان و لە یەکتر بزان بەڵام کە حکوومەتە هاتە کایەوە ینی ئێمە لەو بڕوادەن کەیتر متمانەش دەگەڕێتەوە لە نێوان هەرێم و بەغدا و ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوان هەردوولا دەکرێت تەکتیکێک نەبێت بۆ ماوەیەکی کورتی ئەوە ببێ بۆ ئەوە بێ کام کێشانە لە بنەڕەتەوە چارەسەر بکەین چارەسەرێکی ڕێشەی بێنە کایەوە وە لە بەغدا پێگەی ئێمە بەهێزتر ببێ بۆ بتوانین وەکو کورد لە کوردیشە وەکو یەکێتیش چکە ئێمە گەر تا دەسەڵاتمان زیاتر بێ لەوێ ئەتوانین باشتر خزمەتی هەرێمی کوردستان بکەین ئێمە نامانەوە یعنی ڕەخنە لە هیچ کەسێک بەرێزێک بگرین کاندیدی لایەنەکانی دیکاوەڵ ئەوان زۆر ڕەخنیان لە ینی لەو هەواڵانەیە ئێمە کە پۆستی حکومیان هەبووە لە بەغدا بەڵام ئەگەر تو بێ لێ ورد ببیتەوە یعنی ئێمە توان زیاتر ڕەخنە لە کاندیدەکانی ئەوانی تر بگرین نەمان گرتووە بەڵام هەندێک جار ناچارمانەکەن ئێمە شەندێک جابی ئەوان بدەینەوە بەڵام ئەگەر ئێمە بە یەکتیمی لە بەغدا بین ئەکید دەسەڵاتمان زیاتر دەبێ و ئەکید دەتوانین بەرنامەیەکی باشترمان هەبێ کابێ ئەکید دەتوانین باشتر خزمەتی هەرێمی کوردستان بکەین یەکێتی لە عێراق و لە هەرێمی کوردستانش لەسەر ڕێچکەی سەرۆک مام جەلالە سیاسەتی یەکێتی بە تەکید هەر ئەوە وای کردووە کە دەبینین ئێستا ئەو گرنگەی کە هێز و لانە سیاسیەکانی عێراقی پێکاتەکانی عێراقی بە شیعە و سونەوە گرنگی بە یەکێتیدانی ئەگەر تو سیر بکەیت هەر ئەم دوسێ ڕۆژەی ڕابردوو ئەو لانەنەی پشتگیری یەکێتیان کردووە لە ناو شیعە و سونە دژی یەکترن یعنی سیاسەتیان جیاوازە بیرروبچوونیان جیاوازە بەرژەوەندیان جیاوازە تێڕوانین و دیدگایان بوو شێوازی حکومڕانی و بۆ ئایندەی عێراق جیاوازە بەڵام لەسەر یەکێتی پشتگیری لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن ئەمە نیشانە چی ئەمە پشتگیریە لەو چەپکە گوڵەکەی هەواڵ مامجا بە ڕێبازی سەرۆک مامجاە کە ئێمە بەردامی لەسەر هەمان ڕێباز باشە ڕۆڵی سەرۆک بافڵەوەی کە بتوانێت پێگەی کورد ڕای هەموو ئەو ئاڵنگاری و ئاستەنگانە مەسەلەن وەکو سەرکردەیەکی باڵای کورد بتوانێت تەوازنێک ڕاگرێوێ ڕای ئەوەی کێمە لەمانێ بچینەوە سەربرینەکان و ڕەخنەکان کە ڕەنگە زۆزە ئیستفزاز هەبوو بێ بەڵێ ینی سەرۆک باوڵ تاالبانی ئێرادەیەکی بەهێزی هەیە وە کۆڵ نادات ئەگەر ئەو ئێرادێت چێ دەبینین بە بەردامی ئەم سەردانانەی بۆ بەغدا دەکرێت ئەم سەردانانەی کە بە بەردامی بۆ بەغدا دەکرێتی کردووە نەخێر پێشتر خۆبابەتی هەڵبژاردن و سەر و کۆمار و ئەوانە نەبوو بوو ئەوە بوو پەتی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا نەپشرێ چکە پشرانی ئەو پەتە زیانی بە دەرەجەی یەکەم بۆ هەرێمی کوردستان بووە و ئەو هەموو سەردانانە بۆ لای بەرپرسە باڵەکانی حکومی و حزبی لە بەغدا بابەتی موچە گەر ئێمە لە بیرمان دێت پێش هەڵبژاردن بەرێز سوودانی ڕێزێکی تایبەتی لە سەرۆک باوڵ تاالبانی گرت و ئەو لێک تێگەشتنە دروست بوو دوجار بوو بەڕێکەوت ئەم ڕۆژی پێ تا ئێستاش ئەوە بێ ئەوە بەرهەمی ئەو سەردانە بووە و قبولی هەموو ڕەخنا و بۆچوونی جیاواز و ئەو بربەستانەی دەگرت وەکوتم هەم ئیرادی هەبووم کۆڵی نەدا بە ئێستشەوە کۆڵ نادات و ئەمەیە کاڵێن قۆڵای استراتیژی هەرێم بەغدایە ئەمە ڕێبازێکی نەگۆڕی یەکێتی نیشتیمانی کوردستانە و تا ئێمە بەشێک بین لە عێراق ئەبێ هەروە بێ و ئێمە بەوا دەتوانین خزمەتی هەرێمی کوردستان بکەین و گرنگە هەموو لایەنەکان بە حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕوو بکەینە بەغا یعنی ناکرێ ئێمە لێرە بین و بەغا کێشەکانی ئێمە چارەسەر بکەن
ئەبێ ئێمە زیاتر پێویستیمان بە بچینە بەغدا بوو چارەسەرکردنی کێشەکان. خاڵێکی تر کاک زانا هەمیشە با بڵێن کەمتەرخەمیەکانی هەرێمیش دەخێنە سەر ئەو بەرپرسانەی کە لە بەغان ی کورد خۆ لە حەقیقەتە مەسەن بوو نمونە سەر و کومار سەر و کومار پارێزەری دەستورە بەڵام ئەبێ وەزیری بوو نمونە دارایی بچێتە بەغا بوو کێشە ئەو کێشە چارز لەگەڵ وەزیری دارایی بەغا ئەبێ وەزیری ناوخۆ بچێتە بەغا لەگەڵ وەزیری ناوخۆی بەغا ئەبێ وەزیری دارایی هەموو ئەمانە بچنە بەغا ئیشەکانەوە جا ئەگەر هەر وەزیرەکانی ئێمە لە بەغا ئەو مەسوولانەی ئێمەی لە بەغا کە پۆستیان هەیە ئەوان کێشەی هەرێم چارەسەر بکەن ئەی حکوومەتی هەرێم دەوری چی دەبێ ئەی ناڵێن دوو حکوومەتن خۆ ئەبێ ئەمانە لەبەر ئەوە طبعاً بێ هەمێتیاکەی لە لایەکی دیکەوە یعنی ئەمانە لەوێ سوێندیان خواردووە و ئەرکیان جیاوازە ئەرکیان جیاوە ڕاستە هەوڵ دەدەن ڕاستە زۆر هەوڵیشیاندا و هەوڵیش دەدەن بەڵام ئەرکی سەرەکیان ئەوە نییە ئەرکی سەرەکیان ئەوە نییە ئەگەر ئەو وەکو دوێنی دووبارەی دەکەمەوە ئەبێ لە هەرێمەوە بچن ئەو کێشانە لەگەڵ هاوتەکانی خۆیان لە بەغدا ئەو کێشانە چارەسەر بکەن بەڵام هەمیشاڵێن ئەی ئەمانە ئەوە چیەکەن لە بەغا نابێت لە ئەوە بێت یعنی ئەبێت تۆ لێرە تیمەکان ئێرە زووتر و زیاتر بە بەرنامەتر سەردانی بەغدا بکەن نەک لێرە ئێمە ڕەخنە بگرین و ڕەخنە لە بەغدا بگرین و پێمان وابێت کە لە بەغا کێشەکانی ئێمە یان داواکاریەکانی ئێمە چارەسەر دەکەن و دوجاریش هەرچی شکستێکیش هەبێ ئێمە بخێنە سەر شانی نوێنەرانی کورد لە بەغا چونکە ئەبێت بە دەرەجەکەم دەکەوێتە سەر شانی نوێنەرانی کورد لە هەرێم ئەوەی کە باوەڵێ لە سڵتەدان زۆر سپاس بۆ بەڕێز لەتیف نێروێن دامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان زۆر سپاس کاکزانم سپاسەکەم بینەرانی خۆشەویستی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە.